ئەستەمە بە کۆڵانێکی گەڕەکە کوردیەکانی شاری کەرکووک داگوزەر بکەیت و سەر دیواری ماڵێک نەبینیت کە نووسرابێت ئەم خانووە بۆ فرۆشتن. هۆکاری فرۆشتنی خانووەکانیش بۆ کەمی خزمەتگوزاریەکان و ئاوەڕنەدانەوەی لایەنە پەیوەندیدارەکانە لەو گەڕەکە کوردیانە. گەڕەکە پژۆ خراوە، خزمەتگوزاری نییە، کەس ئاوری لێ ناداتەوە. ئێلە لە حاڵەتێکە کاتی هەڵبژاردن دێتە پێشەوە ئیتر خەڵک دێ کاندیدەکان دێن قەلەقلانی خەدەما دەکەن، جادێ کۆڵانێک سەبەکەن، هیچی نییە. لە هاوینانە ئێمە زۆر بێ خزمەتگوزارین، ئاومان نییە. مەسەلەی فرۆشتن دیارە مەسەلاوەیە، ئەنی ئەم گەڕەکە خزمەتگوزاری نییە، کەس ئاوری لێ ناداتەوە، کەس خۆی بە خاوەنی نازانێ، بۆ یەکە خەڵکیش بێزارە ئەوەی چارێکی هەبێ ئەڕوا لێرە نامێنێ، ئەی فرۆشێ بە نرخە کێرزانچێ لە شوێنیشت دانیشێ، لەبەرەوە خەڵک بێزارە، بێتاقەتە، لەبەرەوەی خەدەمات نییە. زیاتر لە مەسەلەوەی خەدەمات نییە. کارەبا کە دەچێتە زستانەوە ئیتر وەک ترافیکی لێ دێت، لە هاوینە هەر بە هەمان شێوە، لە هاوینانە کێشەی ئاوش بۆ خەڵک دووسە بێ. ئەمە بۆ خۆمان لە هاوینە زۆر کات ئەبێ ئاو بکڕین، هەتا وردە وردە کە لە زستان نزیکە بێتەوە، ئەنجا تۆزێ ئامان باشە بێ. بەهۆی تاپۆنەکردنی بەشێک لە ماڵەکان و خراپی دۆخی ئەو گەڕەکانە، فرۆشتنی ماڵەکان پارەی پێویست بۆ خاوەن موڵکەکان ناکات و هەر بەو هۆیەوە بە نرخێکی کەم دەیفرۆشن. بەشێکی زۆری ئەو ماڵانەی خانووەکانیان دەفرۆشن کۆچ دەکەن بۆ گەڕەکێکی عەرەبنشین یان بۆ شارەکانی هەرێمی کوردستان دێن. وەڵڵا هۆکارەکەی ئەوەیە خەدەماتمان نییە، خەدەماتەکەی هیچە، نە ئاو هەیە، بە زستان کارەباکەی بەکار نایە، ئەو تا جادۆبانی کە بڕۆسێ ئەو دووسای دەیەکە بەکەڵ هیچ نەماوە، خەدەمات نییە، سیارەی تەنزیفات نایەت، یعنی هەمووی پارە ئەدەین، بە پارەی خۆمان دێن پاکێوەکەین. ئەو تا یەک مانگە چاڵیان کردە بۆ عەمودیان داناوە سەبیان کارەباکەمان بەکەڵ هیچ نایە. لە زستانە 5 دقە جارێ فەسلێکە، قۆت زۆر لەسەرێتی، ماڵێ زۆر لەسەرێتی، هەوعد محەولەمان دەنێ و محەولەماش بۆ نایەنێ. لیستی مەشغەڵی کەرکووک بە ژمارە 163 ئامانجێتی لە ئەگەری دەرچوونی کاندیدەکانی بۆ ئەنجومەنی پارێزگا کار بۆ زیادکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بکات. هەروەها هەوڵدان بۆ تاپۆکردنی نەخشەی شاری کەرکووک و قەزا و ناحیەکان و تاپۆکردنی ئەو خانوانی تا ئێستا تاپۆ نەکراون لە بەشێکی دیکەی کارنامەکەیەتی. بەم کارانش دانیشتوانی شارەکە ناچار بە فرۆشتنی خانووەکانیان نابن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.